گەرم و گەشتن سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبمە میوانی ماڵەکانتان. لەم بەرنمەیەشدا هەروەک بەرنمەکانی ڕابردوو کۆمەڵێک بابەتی جۆرا و جۆر پێشکەش دەکەین و تا جێگەیە کە مەجال هەبێت وەڵامی پرسیارەکانی بینەران دەدەینەوە. هیوادارم کە لە هەر کوێکان ساغ بن و مەجالی ئەوەتان هەبێت تا کۆتایی ئەم بەرنمەیەش لەگەڵمان بن. بینەرانی عزیز، لە 11 خەرمانان ساڵڕۆژی دامەزرانی حزبی کۆمۆنیستی ئیران نزیک دەبینەوە. 38 ساڵ لەوە پێش لە ڕۆژی 11 خەرمانانی ساڵی 1362 هەتاوی حزبی کۆمۆنیستی ئێران لە کۆنگرێکی دامەزرێنەردا پێکهات. لە ساڵڕۆژی دامەزراندنی حزبی کۆمۆنیستی ئێراندا یاد و بیرەوەری فیداکاری ئەو هاوڕێ و هاوسەنگەرانە ڕێز لێ دەگرین کە لە ڕێزەکانی حزبی کۆمۆنیستی ئێراندا چە لە زیندان و لەژێر وەحشیانەترین ئەشکەنجەکان یان بە سێدارەوە یا بە دەستدرێژی گولەی جنایەتکارانی کۆماری ئیسلامیدا و چە لە سەنگەرەکانی تێکۆشان و خۆڕاگری شۆڕشگەرانە لە کوردستان و خەباتی چەکدارانە لە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا لە نەبەرد و تێکۆشانی ڕوبەڕوودا لەگەڵ دوژمن گیان و ژیانی خۆیان لە ڕێگای ڕزگاری ئینسانی چەساوە و زۆر لێکرا و فیدا کرد.
سڵاو دەنێرین بۆ بنەماڵە خۆڕاگر و سەربەرزەکانیان لەم ڕۆژەدا هەروەها سڵاو دەنێرین بۆ خۆڕاگری و پایەداری کرێکاران و کۆمۆنیستە بەندکراوەکان و سەرجەم زیندانیانی سیاسی کە بۆ دیفاع لە ئامانجەکانیان بەدید گیراون و ڕێز لە خەبات و تێکۆشانیان دەگرین. بۆ هیوایی خۆرۆشانی خەبات و ناڕزایەتی کرێکاران و جەماوەری بێبەش و ستەمدیتووی کۆمەڵی ئێران ڕژیمی ئیسلامی لە ئێران تێکەوە بچێ و هەموو ئازادی خوازانی بەندکراو بە بزەی شادی بەسەر لێو بگەڕنەوە ئامێزی ئازیزەکانیان. ئەمڕۆ لە بارودۆخێکدا یادی 38 ساڵەی دامەزراندنی حزبی کۆمۆنیستی ئێران دەکەینەوە کە بزوتنەوەی کرێکاری و کۆمۆنیستی زیاتر لە هەمیشە پێویستی بە یەکگرتووی و یەکڕێزی هەیە و پێویستە خۆی بۆ گۆڕانکاری گرنگەکان لە ئێران و لە ناوچەکە کە چاوەڕوان دەکرێت لە ڕێدا بێت ئامادە بکات. لە دەورەی شۆڕەشگەرانەی داهاتوودا نابێ ڕێگا بدەین ئەزمموی تاڵی سەردەمی ڕاپەڕینی ساڵی 57 هەتاوی لە ئێران دووپات بێتەوە. هەر ڕادێکە کەمتەرخەمی بەرامبەر بە وەحدەتی کۆمۆنیستەکان و چینی کرێکار و بێبەشانی کۆمەلگا هەر ڕادێک کایاکردن بە وەحدەت لە ناو ئەو بزوتنەوەیدا بەواتای ئەوەیە کە هیچ دەرسێک لە مێژوو وەرنەگیراوە. بەڵام وەحدەت و یەکگرتووی لە بۆشاییدا پێک نایێت. وەحدەت لە دڵی خەبات و تێکۆشان لە ناو جەرگەی بزوتنەوەی کۆمەڵایەتیەکاندا زەمینەی پێکهاتن و پتەوبوونی بۆ دەڕەخسێت. هەر هێزێک بە هەر ڕادەیەک دۆر و نەقشی واقعی و ئەمەڵی لە ناو ئەو حرەکەتانەدا هەبێ هەر بەو ڕادەیە دەرکی ئەو زەرورەتە دەکات و خەمی لێ دەخوات و بە هەر ڕادەیەک لێ دوور بێت و پێ نامەربوط بێت هەر بەو ڕادەیە نامەسئولانە کایە پێ دەکات. لێرەدا سەرنجمان بۆ نەقشی کۆمەڵا کە پێگەی کۆمەڵایەتی و کرێکاری حزبی کۆمۆنیستی ئێران پێک دێنێت و لە سیمای کۆمەڵەدا پەیوەندی چینایەتی و کۆمەڵایەتی حزبی کۆمۆنیست لەگەڵ کۆمەلگا خۆی نیشان دەدات ڕادەکێشرێت. لایەنگەر و تێکۆشەری ڕاستەقینەی حزبی کۆمۆنیستی ئێران ئەوانن کە هەوڵ دەدەن دەستکەوتەکانی کۆمەڵە بپارێزن و بەردەوام بەهێزتری بکەن. حزبی کۆمۆنیستی ئێران بە استراتیژیەکی ڕوون کە هەیەتی بە ئاراستەی ئەو ئەرک و ڕەساڵەتە گرنگانەی لەم قۆناغەدا خستوویەتە سەرشانی خۆی هەوڵ دەدات بە عەزمێکی لێبڕاوانە هەموو زەرفێتەکانی بۆ وشیارکردن و ڕێکخستنی کرێکاران و زەحمەتکێشانی کۆمەلگا وەگەڕ بخات. حزبی کۆمۆنیستی ئێران لەسەر بنەمای پیشینەی نزیک بە 4 دەیە و پێبەندبوونی بە دیفاع و داکۆکیکردن لە قازانج و بەرژەوەندی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بەپێ ئەو پەیوەندی قۆڵ و پتەوەی کە لەگەڵ خەڵکی چەوساوەستم لێکراوی کوردستاندا هەیەی بەهۆی ڕۆشنبینی و واقعبینی لە خەباتی سیاسیدا لەسەر بنەمای ئەعتیباری کە لە نێوان هێزەکانی بزوتنەوەی چەپ و کۆمۆنیستی ئێراندا لێ بەرهەمەندا دەتوانێت لە بارودۆخی لەباردا کە دێتە ئاراوە ببێت بە هەوێن بۆ یەکگرتووکردنی بزوتنەوەی کۆمۆنیستی لە هەموو ئێران. حزبی کۆمۆنیستی ئێران لێبراوانە هەوڵەدات تا لە هەموو کات و ساتەکانی خەباتی ئازادی خوازانە و چینایەتی ئێستای ئێراندا دەوری شایستەی خۆی بگێڕێ و ئەرکەکانی بەجێ بگەێنێ. هەموو ئینسانێکی ئازادی خواز، هەموو نەتەوەیەکی زۆر لێکراو، هەموو ژنێکی خولیای یەکسانی، هەموو لاوێکی مافخواز، هەموو هونەرمەندێکی خاوەن هەڵوێز دەتوانێت پێگەی ئینسانی خۆی لە استراتیژی و بەرنامەی حزبی کۆمۆنیستی ئێراندا ببینێتەوە. هەمووی ئەوانە لە ئەزمموی کۆمەڵەدا لە کوردستان بە کوردەوە دەرهاتووە. بەرز و بەڕێز بێت 11 خەرمانان ساڵڕۆژی دامەزراندنی حزبی کۆمۆنیستی ئێران. فقر و بندگی ز
حوصله رنج کار و خستگیمان تنیده اند تار و پود بردگی سپاه کاریم و توده های محرومان به جان شوند رهروان راهمان چو آخرین نسل بردگان و بی چیزان قیام ما واژگون کند جهان به پا ای گرسنگان ای ستمکشان به سوی سوسیالیسم به سوی آزادی به سوی دنیای نوین به پا به سوی سوسیالیسم جزم ما به دست خود باید رها شویم سلاح ما اتحاد ما و حزب ما نظام کهنه را زیر پا نهیم زمانه صاحبان زور و سرمایه به سر رسد این زمانه ستم به سر رسد عمر حاکمان بیکاره که دادیم دست خود به دست هم به پا ای گرسنگان ای ستمکشان به سوی سوسیالیسم به سوی آزادی به سوی دنیای نوین به پا به سوی سوسیالیسم نبرد سرنوشت به دست ما پرچم رهایی بشر زمین ز خشم و ز کینه گشته کشت به جستجوی سعادت بشر ماییم مبارزه راه سرخ سوسیالیسم بهشت خود در همین زمین به پا داریم به امر خود در نظام سوسیالیسم به پا ای گرسنگان ای ستمکشان به سوی سوسیالیسم به سوی آزادی به سوی دنیای نوین به پا به سوی سوسیالیسم هاتنە سەرکاری تاڵبان لە ئەفغانستان و ئەو هەواڵانەی کە ڕۆژانە لە ئەفغانستانەوە دەگەن وجدانی هەموو ئینسانێکی ئازادی خواز دەهەژێنن. جارێکی تر خەڵکی ناوچەکە بیر و ڕای گشتی جیهان و بەتایبەت خەڵکی بەشمێنەتی ئەفغانستان گیرۆدەی دەستی تاقمی تەرۆریست و کۆنەپەرستکەوتون کە زیاتر لە 40 ساڵە بێجگە لە مەرگ و تەقینەوە لە هەژاری و بێمافکردنی ژنان هیچ ئاکام و دەستکەوتێکیان نەبووە. تاڵبان ئاکامی دەستێوەردانی سیاسەتی ئیمپریالیستی ئەمریکا داگیرکاری سۆڤیەتی جاران هۆکاری ماڵی و لەجستگی پاکستان و عەرەبستانی سەعودی و هێزی کۆنەپەرست و مرتجعی ناوچەکە بووە. پێناسە و شناسی تاڵبان بریتیە لە دژایەتی لەگەڵ مافی ژنان دوژمنایەتی لەگەڵ هونەر و ئەدەب و موزیک و زانست و شەڕ لەگەڵ دنیای نوێ و هەوڵ و تێکۆشانی بە زەبر و زەنگ بە کوشتار و ترۆر بۆ گەڕانەوە بۆ 1400 ساڵ پێش لە ئەمڕۆ لە بیابانەکانی عەرەبستان. تاڵبانیزم تێکەڵاوکردنی ناسیۆنالیزم بەرچاوتەنگی پشتون لەگەڵ ئیسلامی تۆنداژۆی سونی و بەرچاوگرتنی بەرژەوەندی هێزە ئەقلیمیەکان و بەتایبەت پاکستان قەتەر و عەرەبستانە. بۆ سەرکەوتنی پرۆژەی تاڵبان بە میلیارد دلار خەرج کراوە. ئامریکا ڕاهێنانی زۆری بە مجاهدینی ئەفغان کرد لە دژی سۆڤیەت. شێخە عەرەبەکانی خەلیج و پاکستان بە پوڵ و پارە و
بەڕاهێنانی نظامی و جاسووسی بە دەیان ساڵ کاریان بۆ پرۆژەی تاالبانیزم کردووە. لە پاکستان و لە ئەفغانستان بە هەزاران مەدرسە و مەکتەبی ئائینی دانراوە کە بێجگە لە بارهێنانی بیر و باوەڕی سەلەفی و تاالبانی، ڕاهێنانی نظامی و ئەسکەری بە دەیان هزار منداڵی بێبەش و هەژاری ئەفغانستان کەن و ئامادەیان کەن بۆ چەک هەڵگرتن بۆ تاالبان. هەژاری و بێدەرەتانی لە ئەفغانستان و بەتایبەت لە گوندەکان و شار و شارۆچکەکانی دەوروبەر لە کابۆل ڕسم و ڕسومی دواکەوتوی کۆمەڵایەتی زەمینەی بۆ بەهێزبوون و سەرکەوتنی تاالبان ساز و لەبار کردووە. سەرکەوتنی ئەم جارەی تاالبان و بەشی زۆری دەگەڕێتەوە بۆ شکستە سیاسیەکانی ئامریکا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و تاکتیک و لاوازی ئامریکا لە ئەفغانستان. ئامریکا دوای 20 ساڵ شەڕ و خەرجکردنی چەند تریلیۆن دلار و بە کوشتانی چەند هزار سەربازی خۆی و بە ملیۆن کەسی ئەفغانستانی ئاڵای سپی بۆ تاالبان هەڵکرد و بە هزاران چەک و سەیاری بۆ بەجێهێشتن. بەڵام سەرکەوتن و شادی تاالبان زۆر درێژەی نابێت کە لەگەڵ ڕاوەستان و خەباتی خەڵک و بەتایبەت ژنان، ڕۆژنامەوانان، موزیسیەن و هونەرمەند و خەڵکی هەژار ڕوبەڕوو دەبنەوە. کۆمەلگای ئەمڕۆی ئەفغانستان کۆمەلگای 20 ساڵی پێش نییە و بە پێچەوانەی تاالبان کە نەگۆڕاوە، خەڵک و کۆمەلگای ئەفغانستان زۆر پێشکەوتوو و تامی نیمچە ئازادیەکان چشتووە و بە هاسانی ناچنەژێر دەسەڵاتی ڕەش و کۆنەپەرستانی تاالبان. خەڵکی جەهان، هێزە چەپ و دموکراتەکان، میدیا و کۆڕ و کۆمەلگا نەتەوەیەکان ئیجازە نادەن فاشیسمی تاالبان بە ئاسانی خەڵکی هەژار سەرکوت بکات و هەژاری و بێمافی زیاتر بێنێتە سەر خەڵکی ئەفغانستان. تاالبان چ لە تاران و چ لە کابۆل دواڕۆژی خەڵکی ئێران و ئەفغانستان نییە و دێریاز و ژنان، ڕووناکبیران، هێزە چەپ و دموکراتەکان تاالبان بە دەردی خلافەتی داعش دەبن. از عشق، از امید، از فردا نمی‌ترسی، می‌بوسمت در بین طالب‌ها نمی‌ترسی، می‌بوسمت در گوشه مسجد نمی‌لرزی، در بین عطر وحشی سنجد نمی‌لرزی، می‌بوسمت در بغض و سوگواری‌ها، می‌بوسیم در گیر انتحاری‌ها، می‌بوسیم در گیر انتحاری‌ها. تو مؤمن هستی و نمازت بوسهایت است، تو فرق داری اعتراضت بوسهایت است، در بین زخم و خون و تاولها بگیر از لب، در بین شلیک مسلسلها بگیر از لب، می‌بوسمت در بغض و سوگواری‌ها، می‌بوسیم در گیر انتحاری‌ها، می‌بوسیم در گیر انتحاری‌ها. ڕۆژی سێشەممە دوی مانگی خەرمانان ڕێوڕسمی ساڵیادی گیانباکردنی شەریف باجوەر و هاوڕێیانی بە بەشداری کۆمەڵێک لە خەڵکی مەدەنی و چالاکانی بواری ژینگە لە شاری مەریوان بەڕێوەچوو. لەو ڕێوڕسمەدا یادی هاوڕێیانی گیانباکرد و بەرز ڕاگیراو لەلایەن یەکێک لە بەشداربوانی ڕێڕسمەکەوە وتارێک لەسەر گرنگی ژینگە و هۆڵەکانی شەریفی باجوەر بۆ پاراستنی ژینگە و سروشتی کوردستان پێشکەشی ئامادەبوان کرا. لەو ڕێوڕسمەدا بەشداربوان پەیمانیان لەگەڵ ئامانج و ئاواتەکانی گیانباکردوانی ژینگە پارێز نوێ کردەوە و بەڵێنیاندا کە درێژەدەری ئەو ڕێگایە بن. ساعتی دەی بەیانی ڕۆژی شەمە 3 مانگی خەرمانان 2 ساڵ لەمەوبەر تۆپهاویشتنی سپای پاسداران لە پادگانی مەریوانەوە ئاگرێکی بەرینی لە جەنگەڵەکانی نێوان ئاوایەکانی پێڵە و سەڵەسێ لێکەوتەوە. ژمارەیەک لە هەڵسوڕەوانی ژینگە پارێز کە لە ئەنجومەنی سەوزی چیادا ڕێکخراون هاوڕێ لەگەڵ لاوان و خەڵکی ناوچەکە بۆ کۆنتترۆلی ئاگرەکە خێرا دەست بەکار دەبن. لە جەریانی هەوڵی ئەوان بۆ
بەرگرتن لە پەرەسەندنی ئاگرەکە ژمارەیەکیان دەکەونە گەمارۆی ئاگرەکەەوە و داوای یارمەتی دەکەن. بەرپرسانی سوپا و بەڕێوەبەرانی دەوڵەتی لە مەریوان لە ناردنی هلیکۆپتەر بۆ نجاتی ئەوان خۆتە بوێرن. لە کامدا 4 کەس لە تێکۆشەرانی ژینگە پارێز بەناوەکانی شەریف باجوەر، ئومید کۆنەپوشی، ڕەحمەت حەکیمی نیا و محەممەد پەژوهی گیانی خۆیان لەدەست دەدەن. لە جەریانی ئەم ڕووداوەدا ژمارەیەک لەو لاوانەش کە بۆ کۆنتترۆلی ئاگرەکە هەوڵیان دەدا بریندار بوون. بە شوێنم ڕووداوە دڵتەزێنەدا جەماوەری خەڵکی شاری مەریوان لە دژی سەبەبکارانی هەڵگیرسانی ئاگرەکە و لە دژی ئەوانەی کە بۆ ڕزگارکردنی گیانی ئەو ئازیزانە کۆتاییان کرد بوو دەستیاندای خۆپیشاندانێکی بەرین. جەماوەری خەڵک لە بەردەم نەخۆشخانەی شار کۆبوونەوە و دوجاریش لە شەقامەکانی شاری مەریوان دەستیان کرد بە ڕێپێوان و لە دژی کۆماری ئیسلامی درشمیاندا. لەو کاتە بەولاوە هەموو ساڵێک لە ڕۆژی 3 خەرماناندا یادی ئەو کارەساتە و یادی گیانبەخکردوانی سەربەرزی زیندوو دەکرێتەوە و ڕێز لە تێکۆشانی هەموو ژینگە پارێزانی کوردستان دەکرێت.
کارەساتی ژینگە لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامی بابەتێکی بەناوبانگە. پرۆژەی ڕژیم بۆ خودکفایی کشاوەرزی ئاکامی مەترسیدار و قەرەبوونەکراوی بۆ ئاوەکانی ئێران لێکەوتوێتەوە. کشت و کاڵ بە شێوەی نازانستی بۆتە هۆی ئەوەی کە بە شێوەی مامناوان ئاستی ئاوەکانی ژێرعەرز 10 متر بڕۆنە خوارتر و زۆربەی دەریاچەکانی ئێران یا وشک بن و یان بەرەو وشک بوون بچن. بارودۆخی دڵتەزێنی دەریاچەی ورمێ کە لەژێر کاریگەری سیاسەتی نازانستیانەی بەندا و دروستکردنی سپای پاسداراندا بەرەو لە ناوچوون دەڕوات لە نمونونەکانی وشکبوونی ئاوەکانە لەلایەن کۆماری ئیسلامیەوە. کارناسان نووسیانەکە لە ماوەی 42 ساڵی ڕابردوودا 90% ژینگەی ئێران لە ناوچووە. بەرینایی دارستانەکان نیوە بووە. ئێران گەیشتووەتە پلەی یەکمی لە ناوبردننی خاک لە ئاستی جیهاندا و ساڵانە 2 ملیار تۆن لە خاکەکەی لەدەستدەدات. لە ناوچوونی خاک دەبێتە هۆی پەرەسەندنی بیابان و هەر بۆیە ئێران پلەی یەکەمی بیابانزایی پێدراوە لە ئاستی جیهاندا و لە هەر دقێکدا 30 متری چوارگۆش لە خاکی ئێران دەبێتە بیابان. لە نیوەی دەشتەکاندا بارودۆخەکە تا ڕادێ قێراناویە کە بەکردەوە کشت و کاڵ تیاندا قەدەغە کراوە و هەڵبەت پێویستە بەمە ئاماژە ڕێژەی لە ڕادەبدەری پیسبوونی ئاو، خاک و هەواش زیاد بکەین. سپای پاسداران تەنیا لە ڕێگای بەڕێوەبردننی مانۆڤرە نیزامیەکانیەوە نییە کە بۆتە دژمنی ژمارە یەکی دارستانەکانی ڕۆژاوای ئێران، بەڵکو ئەم هێزە لە ڕێگای سەرمایە گوزاری کەڵانیشەوە ئیمکانی دەستکەوتووەکە بە وێرانکردنی ژینگە سوود و قازانجی زۆر کەڵەکە بکات و لەم ڕێگایەوە هەرچی زیاتر ژینگەی ئینسانەکان نابوو بکات. شاردنەوەی مادەزیانبارەکانی پاشماوەی کارخانەکان لە ناو ژینگەی ئەو وڵاتەدا، دروستکردنی پادگان و ناوەندی نظامی، دروستکردنی کۆمەلگای ئیداری و نیشتەجێبوون بۆ دەست و پەیوەندەکانی سپای پاسداران، داگیرکردنی زەوی لە سەرچاوە سرۆشتیەکانی پارێزرا و فرۆشتنیان، بڕینی داری جەنگەڵەکان و ڕێگا خۆشکردن بۆ قاچاقی دار لە زۆمرەی ئەو حاڵەتانن. داستانی پڕئێش و ئازاری چارەنووسی دەریاچەی ورمێ هەمومان ئەزانین. لە کاتی شەڕی ئێران و عێراقدا کاتێک سپای پاسداران پێویستی بەوە بوو کە بە مەبەستی سەربازی شاری ورمێ بە تەورێز ببەستێتەوە، ئەم ڕێگایەی بە ناوڕاستی دەریاچەی ورمێدا بیناکرد. بەم جۆرە هاوسەنگی ژینگەی لەم دەریاچەیەدا لە نێوچوو و ئەمە سەرەتای ڕەوتی وشکبوونی ئەم دەریاچەیە دەستی پێکرد. وشبوونی تاڵاوی هاموو لە سیستان و بەلوچستان بۆتە قەیرانێکی جددی ژینگەئی لەم ئۆستانەدا. تاڵاوی گاوخونی و دەریاچەی بەختگان لە ئۆستانی فارس لە حاڵەتی وشکبووندان. سەدی گەتوان لە ئۆستانی خوزستان کە گەورەترین سەدی خاکی ئێرانیا لە شوێنێک بیناکراوەکە کوێستانێکی بەرینی خوێ ئاوەڕوەکەی دێتەوە سەر دەریاچەی ئەو سەدا. بەم جۆرە دەریایەک لە ئاوی ئاوێتە بەنماک دروست بووە کە ڕووباری کارونی کردووە بە گەورەترین مەترسی بۆ سەر کشت و کاڵ و ژینگە لە مەسیری ئەم ڕووبارەدا. سپای پاسداران یەکێک لە گەورەترین پەیمانکارانی بیناکردنی ئەو سەدە بوو کە ئێستا هیچ بەرپرساریتێک بەرامبەر بەم کارەساتەوە بەستۆ ناگرێت. سەرچاوەی ئاوی خواردنەوە لە زۆربەی شارەکان بەهۆی نزیک بوونیان لە ئاوەڕۆ زێڕابەکان پیس بوون. کەمبوونەوەی ئاوی ڕووباری کارون لە ئاکامی کردداری گەندەڵکارانە و نابەرپرسانەی ڕژیم بۆتە هۆی وشکبوونی تاڵاوی هورۆلعەزیم کە بەهۆیەوە پلەی گەرمای ناوچەکە بە شێوەیەکی بەرچاو بەرز بووتەوە. پیسبوونی هەوای شارە گەورەکان و لەستەرەویانە شاری چاران لە ئاکامی بڵاوبوونەوەی گازە ژەهراویەکانی موجود لە هەوای ئەم شارانەدا ساڵانە هەزاران کەس مەحکوم بە مەرگی بە شوێنەی دەکات.
قازانج پەرستی سەرمایەداری تایبەت و دەوڵەتی و گەندەڵی ئیداری ماشین و کارخانەکانی بەرهەمهێنان بوونەتە یەکێک لە سەرچاوەکانی مەترسیداری پیسبوونی ژینگە. زۆرێک لە چالاکانی ژینگە پارێز هەڵیان داوەتە لە شێوازی هەڵەی ئاوداشتن و لە ناوبردننی دارستانەکان لە ئێران ڕێگری بکەن، بەڵام کاردانەوەی ڕژیمی ئیسلامی دەست بەسەرکردن و تەنانەت کوشتنی ئەوان بوون. سپای پاسداران کاو سید ئیمامی و گروپەکەی کە لە ڕێگای لە کۆڵینەوەکانیانەوە مەترسیە ژینگەیەکەیان نیشان دەدا دەست بەسەر کرد و کاو سید ئیمامیان لە ژێر ئەشکەنجەدا کوشت تا گەڵاڵە نظامی و دژە مرۆئی و کاولکەرەکانی ژینگەیان لێ لە قاو نەترێ. ئەم هێزە دژە مرۆیە کەسانێکی وەک شەریف باجوەر، محەممەد پەژوهی، ڕەحمەت حەکیمینیا و ئومید کۆهنەپوشی بە ئەنقەز لە ناو دڵی ئاگردا ڕەها کرد تا هێزە ژینگە پارێزەکان لە ناوچەیەکی هەستیار وەک مەریوان دەست نەدەنە ڕێخستن. بەڵام ڕژیم سەرڕای هەموو کردەوەیەکی دەڕەندانە دژ بە چالاکانی ژینگە پارێز لەو مەیدانەدا شکستی خواردووە. ئەمڕۆ بزوتنەوەی دیفاع لە ژینگە ئەو هێزە سوکولارانەی تێدایەکە سیاسەتەکانی دژە ژینگەی ڕژیم دەبنە ژێر پرسیارەوە.
بەداخەوە ئاگادار بووین کە بە لە بەیانی ڕۆژی 4 مانگی گەلاوێژ دایە ڕەنا زەبێحی دایکی گیان بەخودی کۆمەڵە نەرمین کەریمی و چەند پێشمەرگەی دێرێنی کۆمەڵە و خۆشکی ئەدیب و نووسەر و سیاسەتمەداری کوردستان عەبدوڵڕەحمانی زەبێحی لە شاری مەهاباد ماڵاوایی لە ژیان کرد. دایە ڕەناش وەکو زۆربەی دایکانی دیکە چاوەڕوانی ئازادی و لاچوونی ئەو ڕژیمە نگریسە و شادبوونەوە بە دیداری ڕۆڵەکانی بوو کە بەداخەوە بەو ئاواتە سەری نایەوە. ئێمە پڕ بەدڵ سەرخۆشی لە جگەرگۆشەکانی پەروین، حوسێن، عەلی و عەباسی کەریمی و هەموو خزم و ئازیزانی دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی دایە ڕەعنای جەرگ سووتا و خۆڕاگر بەرز و بەڕێز بێت. بەداخەوە ئاگادارکراین کە ئێوارەی ڕۆژی 31 گەلاوێژ باوکی دوو هاوڕێی گیان بەخودووی کۆمەڵە شارۆخ و شاران بەنی بەشەر لە شاری سنە ماڵاوایی لە ژیان کرد. کاک محەممەد کەسایەتێکی خۆڕاگر و سیمایەکی ناسرا و جێگەی متمانی خەڵکی شاری سنە بوو. کاک محەممەد گیان بەخکردنی دوو ڕۆڵەکانی ورە و هەستی سەربزی بوو خەباتکارانەی لاواز نەکرد، بەڵکو لەگەڵ پێگەیشتنی یەکێکتر لە ڕۆڵەکانی بە نێوی نیما و بەناردنی بۆ نێو ڕێزەکانی کۆمەڵا لەسەر ڕێبازی ڕۆڵەگیان بەخودوەکانی سووتر ڕاوەستا و هەتا دوا ساتەکانی تەمەنی دڵی کەیلی خۆزگەی ڕزگاری و سەربەستی بوو. زۆر بەداخەوە ئەو باوکە خەباتکار و دڵسۆزە ئێوارەی ڕۆژی یەکشەممە 31 مانگی گەلاوێژی 1400 هەتاوی لە تەمەنی 90 ساڵیدا بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. ئێمەیش پڕ بەدڵ سەرخۆشی لە بنەماڵەی کاک محەممەد و هەموو خزم و ئازیزانی دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. بژی یادی ئازیزی کاک محەممەدی بەنی بەشەر. بەڵێ بینەرانی ئازیز، بەم جۆرەش هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەی ئێمە بینەران. سپاس بۆ ئەوەی تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێ نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تەلەفۆنی ئێوەی ئازیزین. بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و پەیام و ڕاو بۆ چوونەکانتان باس بن. هەر شاد و بەختەوەر بن ماڵەوە.